بەشی یەکەمی هەڵسەنگاندنی هاوبەشی هەیئەتی ئیجرایی ڕێکخراوی کرێکارانی شۆڕشگێڕی ئێران ڕاهی کاریگەر و کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی ئێران لە ژێر ناوی گۆڕانکاریە سیاسیە خێراکان و ترسی دەسەڵات لە شۆڕشی برسیەکان. خاڵی یەکەم: گوشارە جیهانیەکان بۆ سەر کۆماری ئیسلامی پەرەدەستێنێت. کۆماری ئیسلامی دوای پاشەکشەکردن لە سیاسەتی دەرەوە و دیاریکردنی تیمێکی نوێ لەم بوارەدا ڕۆژ لە دوای ڕۆژ لەگەڵ کێشە و گرفتی جددیتر بەرەوڕوو دەبێتەوە. لە دوایین کاردانەوەدا دانیشتنی 7 وڵاتی پیشەسازی جیهان لە بڕیارنامەی کۆتایی خۆیاندا گوشارەکانیان بۆ سەر کۆماری ئیسلامی زیاتر کرد و ڕژیمیان بە هۆکاری ناسەقامگیری ناوچەکە زانی و داوایان لێکرد کە لەگەڵ ئاژانس هاوکاریەکی ڕۆنتر و بەربڵاوتر بکات. لا کاردانەوەیکی دیکەدا شۆڕای بەڕێوەبەری ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆمی بە زۆرینەی دەنگ ئەو بڕیارنامەیان پەسەند کرد کە لەلایەن دەوڵەتەکانی ئاڵمان، فەڕەنسە و ئینگلیسەوە پێشنیار کرابوو و دەوڵەتی ئەمریکاش پشتگیری لێکرد. ئەم بڕیارنامەیە کۆماری ئیسلامی بەهۆی پەرەپێدانی چالاکیە ئەتۆمیەکان و هاوکاری نەکردنی پێویست لەگەڵ ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆمی ئیدانە دەکات. ئەم کارەی وڵاتە ئوروپاییەکان دوا بەدوای ئەو گەماڕۆیانە دێت کە بەسەر شرکەتەکانی فڕۆکەوانی و کەشتیوانی ئێراندا سەپێنراون. بڕیارنامەکەی یەکێتی ئوروپا و ئەمریکا هەروەها هۆشداریەکە بە سیاسەتە مەترسیدارە ئەتۆمیەکانی کۆماری ئیسلامی بەمەبەستی ئەگەری پەنابردنەبەر مێکانیزمی ماشا لەلایەن وڵاتانی ئوروپایی و گەڕانەوەی سەرجەم گەماڕۆکانی پێش لە بەرجامی ڕێکخراوی نەتەوەیەگرتووەکان. کۆیگشتی ئەو هەوڵانە نیشان دەدات کە یەکێتی ئوروپا سیاسەتی چڕکردنەوەی گوشارەکانی وەسەر کۆماری ئیسلامی و بردنە سەرەوەی هێزی موزایدەی خۆی لە دانوستانەکانی داهاتوودا گرتوۆتە بەر. یەکێتی ئوروپا و بە تایبەتی دەوڵەتی ئاڵمان کە سەردەمانێک قەڵغانی کۆماری ئیسلامی بوو لە بەرامبەر گورزەکانی دەوڵەتی ئەمریکا و بە تایبەتی دەوڵەتی یەکەمی ترامپ، ئێستا و دوای هاوکاریە نظامیەکانی کۆماری ئیسلامی لەگەڵ رووسیا لە دژی ئوکراین بۆتە هێزی سەرەکی گوشاری دەوڵەتەکانی ئوروپا بۆ سەر کۆماری ئیسلامی. جگە لە گوشارەکانی یەکێتی ئوروپا، دەستبەکاربوونی کابینەکەی ترامپ لە ئەمریکا و ئەگەری گەڕانەوەی سیاسەتی زۆرترین گوشارەکان کۆماری ئیسلامی لەگەڵ دۆخێکی گەلێک ئاڵۆزتر بەرەوڕوو دەبێتەوە. بارودۆخێکی لەو شێوەیە کاری تیمی دیپلۆماسی کۆماری ئیسلامی گەلێک قورس کردووە. خاڵی دووەم: قەیرانی سووریا پێیناوەتە قۆناغێکی نوێوە. سەرجەم هەوڵەکانی کۆماری ئیسلامی بۆ پاراستنی ڕژیمی بەشار ئەسەد خەریکە لەگەڵ شکست بەرەوڕوو دەبنەوە. گروپە بناژوخوازا ئیسلامیەکانی ناسراو بە هەیئەتی تەحریر الشام جێگیر لە ئیدلب هێرشێکی بەربڵاویان بۆ سەر حەلەب دەست پێ کردووە. ئەوان ئێستا بەشێکی زۆری شاری حەلەبیان کۆنتڕۆڵ کردووە و خەریکی پێشڕەوین بەرەو گوند و شارەکانی دیکە لەوانە شاری حەمە. هێزەکانی بەشار ئەسەد لە ئاست ئەم هێرشانەدا تووشی شکست و پاشەکشاتون. دوا بەدوای ئاگربەستی نێوان حیزبوڵڵا و ئەرتەشی ئیسرائیل لە لوبنان، هێزەکانی تەحریر الشام بە خێرایی دەست بەکاربوون بۆ ئەوەی ڕێگری بکەن لە گواستنەوەی چەک و چۆڵی قورسی حیزبوڵڵا بۆ سووریا. هێزەکانی سپای قودسیش کە لە چەند مانگی ڕابردوودا لە ژێر گوشاری بردومانەکانی ئەرتەشی ئیسرائیلدا زیانێکی زۆریان پێگەیشت بوو، نەیانتوانی لە ئاست ئەو هێرشە کتوپڕەی ئیسلامیەکانی تەحریر الشام کە لەلایەن دەوڵەتی تورکیەوە پاڵپشتی دەکرێن خۆڕاگری بکەن و سەنگەرە بەرگریەکانیان بە خێرایی تێکشکا و بەرەو دەوروبەری دەمەشق پاشەکشیان کردووە. لەلایەکی دیکەوە هێزەکانی سووریای دموکراتیک لە ڕۆژاواش بەرەو حەلەب و شاری ڕەقە پێشڕەویان کردو و شاری ڕەقا و گەڕەکە کورد و مەسیحی نشینەکانی حەلەبیان کۆنتڕۆڵ کردووە. ئەوەی ئەم ڕۆژانە لە سووریا ڕوودەدات بەریەککەوتنی بەرژەوەندی دەوڵەتەکانی رووسیا، ئەمریکا، تورکیا، ئیسرائیل و کۆماری ئیسلامی ئێرانە. بەشار ئەسەد کە تەنیا بە پاڵپشتی هەمەلایەنەی کۆماری ئیسلامی و حیزبوڵڵای لوبنان و رووسیا توانی دەسەڵاتی لەرزۆکی خۆی لە شەڕی ناوخۆی سووریەدا بپارێزێت، ئامرازێکە بۆ ئەوەی هاوسەنگی نێوان بەرژەوەندیە ناکۆکەکانی ئەو هێزانە پێکبهێنێت. لەم نێوەندەدا جێگە و پێگەی کۆماری ئیسلامی بەهۆی ئەو زەبرانەی کە لە سووریا و لوبنان بەریکەوتووە لە هەمووان لاواستر بووە و بە مەبەستی ڕێگریکردن لە ڕووخانی ڕژیمی ئەسەد هەوڵ دەدات هێزە بە وەکالەتەکانی خۆی لە عێراقەوە ڕەوانەی سووریا بکات. ئێستا سووریا بۆتە ناوچەی جێنفوز و کاریگەری رووسیا و ئەمریکا و
هێزە ناوچەیە ڕکابەرەکان و بەردەوام ئەگەری سەرهەڵدانی شەڕێکی ناوخۆیی هاوشێوەی ئەوەی کە ئێستا شاهیدین چاوەڕوان دەکرێت. لە بارودۆخێکی هاوشێوەی ئێستادا ئەگەریەوە هەیە کە ناوچەکانی ژێردەسەڵاتی هێزەکانی سووریای دموکراتیک بکەوێتە بەرهێرشی ئاسمانی و زەمینی لەلایەن ئەرتەشی تورکیەوە. هێزەکانی سووریای دموکراتیک بانگەوازی چەکداربوونی گشتیان کردووە و هەوڵ دەدەن دەستکەوتەکانی خۆیان لە کۆنتڕۆڵکردنی ناوچەکانی ڕۆژهەڵاتی ڕووباری فورات بپارێزن. خاڵی سێەم، بنبەستی سیاسەتە ناوچەیەکانی کۆماری ئیسلامی. جێبەجێکردنی ڕێکەوتنی ئاگربەست لە لوبنان و قبوڵکردنی ئەم تەرحە لەلایەن حیزبوڵڵاوە بەبێ پێکهێنانی ئاگربەست لە غەزە نیشانەی شکستی حیزبوڵڵایە لە گەیشتن بە ئامانجەکەی بۆ چوونە ناو ئەو شەڕە. کوژرانی بەرپرسە پلە باڵەکانی حیزبوڵڵاو، وێرانبوونی ناوچەیەکی بەربڵاو لە لوبنان و ئاوارەبوونی سەدان هەزار کەس لە خەڵکی ئەو وڵاتە بۆتە هۆی نەفرەت و بێزاری قوڵی ئەو خەڵکە دژ بە ئیسرائیل و حیزبوڵڵاو پشتیوانە سەرەکیەکەی واتە کۆماری ئیسلامی. ئێستا ئیتر تەنانەت حیزبوڵڵایەکانی پەیوەندیدار بە پرسە ناوچەیەکانی ڕەژیم قبوڵیان کردووە کە تووڕەیی و بێزاری بەرینی ئەو خەڵکە ئاوارەیە لە دژی کۆماری ئیسلامی بەردەوام ڕوو لە پەرەسەندنە. قبوڵکردنی بڕیارنامەی 1970 نەتەوەی گرتووەکان لەسەر بنەمای کشانەوەی حیزبوڵڵا لە باشووری لوبنان و جێگیربوونی ئەرتەشی لوبنان لەسەر سنووری نێوان هەردوو وڵات بە مانای کەمبوونەوەی بەرچاوی دەسەڵاتی نظامی حیزبوڵڵایە لە لوبنان. ئەم ئاگربەستە بەواتای بەرجەستەبوونی ڕۆڵی دەوڵەتی لوبنان لە ڕووداوەکانی وڵات، گەشەکردن و پەرەسەندنی نفوذ و کاریگەریەکانی ئامریکا و فەڕەنسا لەسەر سیاسەتە ناوخۆییەکانی ئەم وڵاتە و لاوازبوونی بەرچاوی ڕۆڵی کۆماری ئیسلامیە لە لوبنان. پێدەچێت ڕێکەوتنی ئاگربەست لە دۆخێکدا هاتبێتە ئاراوە کە کۆماری ئیسلامی ناچار بوو بێت دەست لە سیاسەتی شەڕخوازانەی خۆی لەم وڵاتە هەڵبگرێت و دەستی حیزبوڵڵا سەبارەت بە قبوڵکردنی ئاگربەست ئاوەڵە بکات. دۆخێکی لەو شێوەیە نیشانەی شکستی بەرچاوی سیاسەتی گەمارۆدانی ئیسرائیلە لەلایەن بەرەی خۆڕاگری و واسهێنانی ناچاری لە سیاسەتی سەرکێشانە و پڕهەزینەی لە ناوبردنی ئیسرائیل. کۆی گشتی بارودۆخی ناوچەکە ئەوە دەردەخات کە پرۆسەی کوردکردنەوەی دەستی کۆماری ئیسلامی لە ناوچەکە دەستی پێکردووە و ڕژیمی ئیسلامی ناچار دەبێت دەست لەو سیاسەتە زێدەخوازانەی خۆی کە بۆتە هۆی لە ناوچوونی ئابووری ئێران و هەژارتربوونی خەڵک هەڵبگرێت و بڵێسەی ئاگری شەرخوازیەکانی خۆی لە ناوچەکە دابمرکێنێ و وردە وردە بە تەواوی خامۆشی بکات.